بەڵێ وەکەوەی کە لە راپۆرتەکە بینیمان و جگەلەوە چەند ڕۆژێک لەم و بەر ئاگاداری ڕەوشی کەرکووکیشین دەبینین کە حکوومەتی فدراڵ نەک تەنها لە ڕووی داراییەوە گوشار دەخاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵکو لە ڕووی ئەمنی و ئاسایشیشەوە گوشاری خستۆتە سەر کوردانی خەڵکی شاری کەرکووک و دەمانێت گفتوگۆی زیاتر سەبارەت بە گوشارەکانی حکوومەتی عێراق لەسەر هەرێمی کوردستان بکەین داخۆ ئەمانە گوشاری سیاسین یا گوشارێکن گوشاری یاسایین بۆچی لە بەرامبەر هەرێمی کوردستان کاتێککە پابندە بە هەموو ئەو یاسایانی کە لەسەر هەرێمی کوردستان دەبێت جێبەجێ بکات ڕێکەوتنەکان کە لەسەر هەرێمی کوردستان دەبێت جێبەجێ بکات هەرێمی کوردستان پابند دەکەی کەچی حکوومەتی عێراق بەو شێوەیە نییە هیچ نیازپاکیەک لە حکوومەتی عێراق نابینێت سەبارەت بە هەموو ئەمانە لەگەڵ فەرحان جەوهەر چاودێری سیاسی کە لە سۆرانەوە میوانەمانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ گفتوگۆ دەکەین ئەم کاتتان باش کاک فەرحان باسی گوشارەکانی حکوومەتی فدراڵ لەسەر هەرێمی کوردستان دەکەین پێش هەموو شتێک بابزانین ئەم گوشارانە لە چیوە سەرچاوی گرتووە ڕەهەندەکەی سیاسیە یاخود ڕەهەندێکی یاساییان هەیە زۆر سپاس بەتەکید ئەو گوشارانی ئەمڕۆ لەسەر هەرێمی کوردستان دروست کراون دوایی پێمابی هەموو ئەو گفتوگویانەی کە لەگەڵ بەغدا کرا هەموو ئەو گفتوگوانەی لەناو پەرلەمانی عێراق کار لەبارەی بودجەوە هەموو ئەو گۆڕانکاریانەی بە لەناو بودجە کردیان و دوایی دژی هەرێمی کوردستان کردیان پاش هەموو ئەم گفتوگۆیانەش دەرکەوت کە بەڵێ بەتەکید گوشارەکان ڕەهەندێکی سیاسیان هەیە ڕەهەندێکە سیاسیە بەتاکید لەبەرەوەی لە هەرێمی کوردستان هەموو ئەو ئیلتیزاماتانەی خۆی بەرامبەر بەغدا جێبەجێ کرد کە وەک ئەو یاسایی کە یاسای بودجە دەرچۆ لە پەرلەمانی عێراقا بەڵام بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراق پابەندی ئەو یاسایەش نەبوو کە یاسای بودجەیە و کە لە پەرلەمانی عێراق دەرکرا ئەو بەو غەدرەی کە لەو ناو یاسایەشدا بە هۆی زۆرینەوە لە گەلی کوردستانیان کرد بەوەش نەوەستان دوایە ئەمەشیان جێبەجێ نەکرد هاتنە سەر ئەوەی کە بە شێوەیەکی زۆر نایاسایی بە شێوەیەکی سیاسیانە معاملەیەک لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن بەتەکید گوشارەکان سیاسینە ئەمە لە کەس شاراوە نییە ئەوە ئەمڕۆ هەموو پاش ئەو التزامانە پاش ئەم گفتوگوانەی کە کراون بەتەکید دەرکەوت بۆ هەموو لایەنەکان کە بەڵێ گوشارەکان سیاسینە مەبەستی سیاسیان لە پشتە مەبەستیان بەهێزکردنی هەرێمی کوردستانە مەبەستیان شکاندنی ئیرادەی خەڵکی کوردستانە بۆ ئەوەی بتوانن بەرنامەکانیان جێبەجێ بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو ئیتفاقاتانەی لە دەرەوە لەسەر خۆیان لەگەڵ خۆیان کراوە لە دەوڵەتە ئیقلیمیەکاندا بەتەکید دەیانەوێ ئەم پێش ئەوەی بەهۆی نەناردنی بودجە و موچەی خەڵکی کوردستانەوە ئەم ڕێکەوتنانە بۆ دەوڵەتە هەرێمیەکان جێبەجێ بکرێن بەتەکید یەک لەوانە لەم گوشارانی ئێستا ئەمەیە کە ئەیانەوێ ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ ئەوانەیان کردووە ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکرێن حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان ملکەچ بکەن بۆ ئەو گوشارانەی کە لە ناو خۆکە ئەوان دەیکەن بە گوشارەکانی ئیقلیمی لە دەرەوە کە لەسەر خۆیان هەیەە و لەسەر هەرێمی کوردستانیش هەنە بەڕێز فەرحان دەمەوێت بزانم ئاماژە بە چەند خاڵێکت کرد جەنابەت کە ئەو گوشارانەی کە لەسەر خۆیانە کاتە ئەتوانین بڵێ دەستی دەرەکی لەو گوشارانی سەر هەرێمی کوردستان کە لەلایەن بەغداوە هەیە لە دەرەوە ئەکرێتە سەر بەغدا بۆ ئەوی کە بەغدا بەم جۆرە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکات بەڵێ بەتەکید خۆیان ئەمان ئەبێ بچنە ژێر ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ ئەو وڵاتانەی هەرێمی ئەیکەن دەستی دەرەکی تێدایە بەڵێ ئێستا بۆ نمونە ئەو ڕێکەوتنەی کردیتیان لەبارەی ئۆپۆزیسیۆنی ئێرانیەوە کە چەندین ساڵە پێش ئەوەی هەرێمیش دروست ببێ پێش ئەوەی ئەوانیش بێنە سەر حکوم لە بەغدا ئەم ئۆپۆزیسیۆنەی هەرێمی ئەم ئۆپۆزیسیۆنە لە عێراق هەبوونە لە عێراق هەبووە بەپێی ئیتیفاقی خۆیان بۆیە ئێستامان هاتوونە چوونەتە ژێرباری ڕێکەوتنێکی ترەوە کە ئەبێ هەرێمی کوردستانیش ملکەچی ئەم ڕێکەوتنە بێتن و ئەم کارە بۆ لایەنی دەرەکی بکەن بەتەکید جا بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان ملکەچی ئەم بارودۆخە بکەن بەتەکید ئەبێت مەسلەی بودجە و موچە بەکاربهێنن دوای ڕادەستکردنەوەی نەفت و دوای ئەو گفتوگوانەی کە لە بودجە کراون ئەبێ پەیوەندی بەشێکی پێم وایە بەو ڕێکەوتنەوە هەیە کە ئەبێ هەرێمی کوردستان بەهۆی ئەو گوشارانە پێیان وایە بچێتە ژێر ئەو بارەوە باش بەڕێز فەرحان جەنابەت ئاماژەت بۆ کرد کە بەرژەوەندی هەندێک لە وڵاتان لەوەدایە بۆ نمونە هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێران لا هەرێمی کوردستان دەرچێت ئەوە یەکێکە لەو هۆکارانی کە گوشارێکە خاتە سەر عێراق بۆی کە عێراقیش بەو شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن ئایا هیچ گوشارێکی ناوخۆیی
لەسەر لایەنە عێراقیەکان هەیە یاخود تەنیا لایەنە عێراقیەکان خۆیانن کە بەشدارن لە دروستکردنێکی دۆخی ئاوها بەرامبەر بە هەرێمی کوردستان؟ نامە وەکو بووتە بە تەکید لایەنی دەرەکی گوشاری لەسەر خۆیان هەیە ئەو خۆشیان بەبەستم لە لایەنی ناوخۆییە ناچارن ئەو ئالەتەی بەدەستیانەوەیە ناوخۆیی چەندەر هەرێمی کوردستان یان ناوخۆی عێراقی لە ناوخۆی عێراق مەبەستە بەگشتی بەبەستم لە ناوخۆی هەرێمی کوردستانیش بێت لە ناوخۆی عێراقیش بێت مەبەستم لە خودی ناوخۆی ئەم جوگرافیایە. بەڵێ بە تەکید حکوومەتی عێراقی لە ژێر گوشاری ناوخۆشیدایە. حکوومەتی عێراقی بەڕاستی پێم وابی کە سەرۆکی حکوومەتیش بەڕێز شیع سوودانیە هەموو ئەوەی لێ دەخوێنێتەوە کە بڵێ بەڕێز شیع سوودانی دەیەوێت کابینەکەی سەرکەوتوبی دەیەوێت عیلاقاتی لەگە هەرێمی کوردستان زۆر مەوزون بێت زۆر دەستوری بێتن ینی کێشەکە پێم وابی سەرۆکی حکوومەت نییە سەرۆکی حکوومەتی عێراقیش لە ژێر گوشارەکانی لایەنە سیاسیەکاندایە کە ئەو لایەنە سیاسیانە بەشێکی زۆریان ڕەبتێکی زۆریان بە هەندێک لە دەوڵەتانی دەرەوە هەیە بە تەکید ینی ئەمەیە کێشەکە کە وای کردووە حکوومەتی عێراقیش بکەویتە ژێر ئەو گوشارانەی کە پێیان وایە نابێت مەسەلەن بۆ نمونە یاساکان جێبەجێ بکاتن بۆ نمونە نابێ ئەو مامەڵە دەستوری و یاسایی کە وەکو هەیە لەگەڵ هەرێمی کوردستان کە خۆشتان بینیتان سەرۆکی حکوومەتی عێراقی بەڕێز شیع سوودانی بڕیاری لەسەرداوە بوو کە بەڵێ بارەگای پارتی دیموکراتی کوردستان تەسلیم بەو هێزە بەو حیزبە بکرێتەوە بەڵام دیتان خۆتان بە یەک ڕۆژ ئەم چوونە دادگای فیدرالی دادگاشیان بەکارهێنا دادگاشیان تووشی عیبەیەکی سیاسی زۆر گەورە کرد بە یەک ڕۆژ کۆبوونەوەیان پێکردن و ئەمرێکی وەلاییان دەرێنا کە بڵێ ئەبێ سەرۆکی حکوومەتی عێراق ئەم بڕیارەی خۆی بوەستێنێتن کەچی لە کاتێکدا ئەمرێکی تەنفیزیە ئەمرێکی زۆر بەسیتە سەرۆکی حکوومەت سەلاحیەتی خۆتی ئایا ئەمرە جێبەجێ بکە یان نە هیچ پێویستی بە دادگای فیدرالی و هیچ پێویستی بە دەرکردنی بڕیاری دادگا نەبوو بە هیچ شێوەیەکدا ینی کەچی لە کاتێکدا چوون دادگایان بەکارهێنا بۆ وەستاندنی ئەو ئەمرەی کە سەرۆکی حکوومەت کردی بوو بۆ تەسلیمکردنەوەی بارەگای پارتی لە کەرکووک و ئەم کێشانەی دوایەتریش بەهۆی ئەم بڕیارەوە دروست بوون یعنی ئەمە ئیسباتەکە بۆ هەر چاودێرێکی سیاسی بۆ هەر کەسێکی کە ئاگای لە بارودۆخی سیاسی عێراق و هەرێمی کوردستان و یاساکانیش هەیە کە بەڵێ دادگاشیان بەکارهێنا بەداخەوە دادگای فیدرالی کە نەئەبوو بە هیچ شێوەیەک ئەم لەکەیە بخاتە سەر خۆی ئەم بڕیارە سیاسیە دەربکە ئەم ئەمرە وەلاییە دەربکە بە ڕاگررتنی جێبەجێکردنی ئەمرێکی سەرۆکی وەزیران بە شتێکی زۆر ئاسان و هیچ نەبوو کە بە هیچ شێوەیەک لە اختصاصی دادگای فیدرالی نییە ئەم بابەتە تاوتێ بکە بە هیچ شێوەیەکدا بەڵام بەداخەوە دادگاشیان هێنانە و مەسلەیەکی سیاسی زۆر تافه بەڕاستی کە بتوانن ئەو ئەمرە ئەوەی هەر کاتێک کە با بڵین شاندێک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەردانی بەغدا دەکات یان پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەغدای کردو طبعا لە 2023 تاوەکو ئێستا 19 جار شاندەکانی هەرێمی کوردستان سەردانی بەغدایان کردو بۆ بەدەستێنانی مافەکان و شایستەداریەکانی هەرێمی کوردستان لە کاتێکدا کە کۆبوونەوەکان دەکەن هەموو لایەنە عێراقیەکان ئامادەن و باز لەوە دەکەن کە دەبێت مافەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بدرێت و خەڵکی هەرێمی کوردستان بدرێت بەڵام کە دێتە سەر عەرزی واقع کە گفتوگۆی لەسەر بکرێت و بێتە سەر جێبەجێکردنەکەی کار بە باریکایی دەکێشێت و ڕێگەکە تەسک و بەرتەسکتر دەکەنەوە بۆ بەڵێ بە تەکید خۆ دیارە ینی هەموو ئەو ڕێکەوتنانەی کە نەک لە ئێستاوە کە لە ساڵی 2007 یەکەمین ڕێکەوتن کرا لەگەڵ سەرۆکی ئەو کاتەی کابینەی حکوومەتی عێراقی یعنی بە هیچ شێوەیەک ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراوە خۆ ئەگەر ئەو ساڵە لە ساڵ 2007ەوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ کرابە هەموو سەری نەئەکێشا بۆ هەموو ئەو کێشانی ئێستا هەیە لەگەڵ هەرێمی کوردستان و لە عێراقیشدا هەیتی بۆ کابینەکانی تریشی بەجێشتن بۆیە بە هیچ شێوەیەک پابەندی هیچ ڕێکەوتنێک نەبوونە لەو ڕێکەوتنانەی کە کراون تاکو ئێستا چ لەگەڵ لایەنە سیاسیەکاندا بەتایبەتی لایەنە سیاسیەکان و ڕێگەش نادەن حکوومەتیش پابەند بێت بەو ئیلتیزام و بەو ڕێکەوتنانەوە بۆیە ئێمە لە کاتی تەشکیلکردنی حکوومەتی عێراقی ئەم دوایەشدا ڕێکەوتنێکمان هەیە کە پێی ئەڵێن ڕێکەوتنی ئیدارەی دەولە ئەو ڕێکەوتنانە هەموو کراون هەموو ئیمزا کراون کە بەڵێ ئێمە هەمومان پێکەوە ئەم حکوومەتە تەشکیل دەکەین بەپێ ئەم خاڵانە بەپێ ئەم ئیلتیزاماتانە بەپێ ئەم مەرجانە ڕێکەوتنەکە دیارە بابێنن ئێستا سەیری هەموو ئەو ڕێکەوتن و ئەو مەرج و ئەو خاڵانە بکەن بزانن
ئیدارەی دەوڵەت چەند لەم خاڵانەی جێبەجێ کردووە بە هیچ شێوەیەک هەر کاتێک کە مەجبور ئەبن بۆ پێکێنانی حکومەت داوا لە هەرێمی کوردستان و لایەنەکانی هەرێمی کوردستان دەکەن کە دوایە حکومەت تەشکیل بوو بەڵێ بە شێوەیەکی تر مامەڵایەکەن ئەمە چەندین جارە نەک جارێک و نەدوو جارە هەموو کات دووبارە بوویتەوە بۆیە ئەم کێشانە دروست کردووە حکومەتیش سەرۆکی حکومەتیش هەمیشە لە کابینەکانی ڕابردوو ویستیتی حکومەتەکەی سەرکەوتوبی ویستیتی حکومەتەکە دەستور جێبەجێ بکە کێشەکان لەگەڵ هەرێمی کوردستانی چارەسەر بکە بەڵام بە هیچ شێوەیەک ئەو لایەنە سیاسیانەی ناهێڵن بەرنامەکەی جێبەجێ بکە. زۆر سپاس دەکەین بەڕێز فەرحان جەوهەر چاودێری سیاسی لە سۆرانۆ میوانمان بوویت.